زانکۆی چەرموو وەک یەکەم زانکۆی هەرێمی کوردستان بۆ وەرزینەوەی خوێندنی ساڵی 2019-2020 بڕیاری یەکپۆشی جلوبەرگی خوێندکارانی خستە بواری جێبەجێکردنەوە. بە پێی بڕیارەکە خوێندکاران دەبێت وابەستەی ئەو ڕەنگانە بن لە پۆشینی جلوبەرگی ڕۆژانەیاندا کە بەرپرسانی زانکۆکە دەستنیشانیان کردووە. دەرکردنی ئەم بڕیارە هەروە شتێکی لە خۆڕانیە دراسی خۆڵ کراوە بە دەردەچوونی وردی دۆخی خوێندکاران و دۆخی ئابوووریان و کۆی لایەنەکانی تری پێوەست بە خوێندنەوە کراوە. ئێستا لە زانکۆی چەرموو لە تەواوی مەرحەلەکان دەواتە تەواوی خوێندکاران چی خوێندکارانی ئێواران و چووی کۆی خوێندکارانی بەیانیان بە هەموو سیستەمەکانەوە یەکپۆشیە. بە پێی بڕیارەکە دەبێت خوێندکارانی کچی زانکۆکە پانتۆڵ و تەنورەی ڕەنگتۆخی نیلی و کراس و تیشێرت و بلووسی ڕەنگبێجی کاڵ بپۆشن، وە کچانی باڵاپۆش جبەی نیلی تۆخ و لەچی بێجی کاڵ بپۆشن، کوڕانیش پانتۆڵ و قەمسەڵە و چاکەتی ڕەنگتۆخی نیلی و کراس و تیشێرت و بلووسی ڕەنگبێجی کاڵ بپۆشن. یعنی جیاوازی لە نێوان خوێندکارەکانە ناهێڵێ وە شتێکی باشە بۆ تا ڕادێک لە مەسرفاتی تەلەبەی وامان هەیە جلی دووباری نییە باشە هەموو ڕۆژ دلێکی چۆنەڵی جیاواز دێ عەرزەکە باشە بەڵام کەسێکی وەک من ناتوانم بۆ عەرزە بکەم ناتوانم هەموو ڕۆژێ بەجلێکەوە بێم. بەشێکی دیکە لە خوێندکارانی زانکۆکە دەڵێن بڕیارەکە تەنها ناوە و نەتوانراوە لە دیاریکردنی ڕەنگ و جۆرەکانی یەکپۆشی تەواوەتی بچەسپێنن. دەژڵێن بە جێبەجێکردنی یەکپۆشی جیاوازی چینایەتی و ڕووکەشی دەوڵەمەندی و هەژاری خوێندکاران تەواو کەم دەبێتەوە و خوێندکاران لە برێوەی خەمی هەڵبژاردننی جۆری جلوبەرگەکانیان بن وابەستەی خوێندن و پرسی زانستنی و زانکۆکە دەبن. یەکپۆشیەکە بە شێوەیەکی وانە بڵێ کە کۆمپانیا شتێک کردوێتی هەمووی وەکیەکە ئیسەکانی هەر یەکە و ڕەنگێکە تۆنی جلەکە یان لەچکی ژەڵ بەڵی خۆتە هیچ تقریبان بۆ بەناو شتەکە ئەگنا یەکپۆشیەکە بڵێ یەکپۆشیێکی وایە خوێندگارەمووی وەکیەکە وەکو یەک نییە. زانکۆی چەرموو لە چەمچەماڵ لە ساڵی 2014 دامەزراوە و لە ئێستادا لە 3 کۆلێژ و 12 بەشی زانکۆکە نزیکەی 2500 خوێندکار دەخوێنن. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.